ئازیزان هەمومان کە دوور بێت کاتێک کە نەخۆشەکەین ئەچین بۆ لای پزیشک ئەوان چەند پشکنینێکمان بۆ ئەنووسن تر پشکنینی خوێن بە یاخود پشکنینەکانی تر بێ بۆ ئەوی یاریدەدەریان بێ بوو لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە جا هەندێک خەڵک هەیە کە خۆیان ئەو پشکنینانە چەند پشکنینێکی دیاریکراو هەیە بۆ نمونە پشکنینەکانی خوێنە یاخود پشکنینەکانی شەکرەیە ئەمانە خۆیان بخۆیانەکەن نایبنەوە بۆ لای پزیشک یاخود هەندێک جار ڕەنگە لە کەسێکی ناشارەزا بپرسن یاخود هەندێک جار خۆی لەسەر پشکنینەکە نووسراوە کە پێویستە ڕادەی سروشتی ئەو نەبێ و ئەزانن ئەوەیە ئەمڕۆ باز لەو پشکنینانە ناکەین بزانین ئەو پشکنینانە چین بۆچی پێویستن لە چ حاڵەتێکە ئەکرێت و ئایا پێویستە ببرێتەوە بە لای پزیشک یا پێویستە خەڵک خۆی بکە هەموو ئەم بابەتانە باسەکەین لەگەڵ دکتۆر دارا عەبدوڵڵا چنارە کە بەڕێزیان پسپۆری هێناوی دڵ و شەکران سلااو لەبێ دکتۆر بەیانیت باش بێت بەیانی بەڕێزیشی باش و ساو لە جەنابیشت بێت زۆر سپاس دکتۆر باس لە پشکنینە پێویستەکانەکەین بزانین پشکنینە پێویستەکان چین و چۆن دەستنیشانی نەخۆشیەکانەکەن ئێوە لە ڕێگەی و پشکنینانەوە بەڵێ لە ڕاستیە پشکنینەکان بەشێکی گەورەیە لە تەشخیصکردنی نەخۆشیەکان بەڵێ تاوان ئەم پشکنینانە هەندێکیان سادەن بەڵێ و هەندێکشیان با بڵێن پشکنینی تا ڕادەیەک ئاڵۆزترن بەڵێ هەندێک لە پشکنینە ڕۆتینەکان با بڵێن بۆ زۆربەی حاڵەتەکانی نەخۆشی ئەکێرن وەکو بۆ نمونە فەحسێکی خوێنی یاعتیادی کە با بڵێن ڕێژەی هیمۆگلۆبین و خڕۆکە سپیەکانەوانی تابێ فەحسێکی میز بێ فەحسێکی شوگەری ڕۆژانە بێ شەکر بێ ئەمانە وەکو با بڵێن پشکنینە سادەکان بۆ زۆربەی نەخۆشەکانی خۆمان و هەروەها خۆتوە بە دوای خۆتوە هەنگام بە دوای هەنگاوە ئەو فەحسانەی تریش دەکرێت کە مەسەڵەن کە زۆر جار لەم ڕێگەیانەوە ناگێتە تەشخیصکردن بەڵام پێشوی پشکنینەکان باسکێنەبێ ئێمە دائیمە پێش ئەوانە نەخۆشەکان پۆڵەن کێم بۆ دوو جۆر ئایا کەسەکە نەخۆشی یان ساغەکە پشکنی نەکات یان کەسەکە با بڵێن ویراسی نەخۆشیان هەیە یان نیانە چکە زۆر پشکنین هەیە کە کەسەکە با بڵێن ویراسی نەخۆشیێکیان هەبێ یا مەسەلەن هەندێک ڕسک فاکتریان هەبێ بۆ نمونە بازە کەسێک هەندێک هۆکاری ترسناک لە جسمیانە هەیە وەکو ویراسیان هەیە لە نەخۆشیان زەختیان هەیە شەکریان هەیە نەخۆشیەکانی دڵیان هەیە یان با بڵێن کێشیان زۆرە جگەرەخۆری زۆرن مەی و جۆرەکانی مەشروب زۆرە خۆنەوە ئەمانە هەموو هۆکاری مەترسیدارن لەسەر کەسەکە ئەمانە پشکنینەکان فەرقیە لەگەڵ ئەو کەسانەی کە مەسەڵەن کەسێکی تەندروست و با بڵێن چالاک و بەرجوڵەیە و هەروەها شێوەی یعنی با بڵێن ویراسی خێزانەکانیژێ گۆڕێ لەبەرەوە زۆر جار کەسێکە بینین لە خۆی لە ساڵێکە مەسەڵەن چەند جاری فەحسێکەکات چەند جاری دووبارە کاتەوە جۆری فەحسەکان و دووبارەکردنەوە ماوەکەی بە گوێرەی ئەم شتانە دیاریەکرێ بە گوێرەی ڕسکی ئەو ڕسک فاکتەرانە هۆکارە ترسناکەکان و بە گوێرەی تەمەنەکانیش یعنی زۆر فەحس پێویست ناکە مەسەن لە ساڵێکا چەند جارێ بکرێت لەبەرەوە عادەتەن ئێمە فەحسە ڕۆتینە بەسیتەکان ئەوانی کە مەسەن وەکو بیدایی بۆ زۆربەی زۆری نەخۆشە سادەکانیشیەکەین تامان یەکێکە لەو هۆکارانش کە نەخۆشەکانی ئێمە زیاتر دوای وەرگرتی با بڵێن پرسیار و ڕا لە نەخۆشەکە و هەندێ فەحسکردن لە ڕێگەی دەست و ئەمانەوە نەتیجەی دواییمان هەر بە ڕێگەی فەحسەکانە بیان یەگەینەوەی کە توانین نەخۆشیەکان تەشخیص بکەین دکتۆر هەر پشکنینێک با بڵێن هەر پشکنینێک کە تایبەتە بە پشکنینی پزیشکی ئەتوانێت نەخۆش خۆی بیکات یاخود بانەڵین نەخۆش ئەتوانێت هاوڵاتی خۆی بیکات بۆ نمونە هەندێک حەزەکە شەژمان جارێ بزانێ ڕێژەی چەوریەکانی چەنە ڕێژەی بۆ نمونە شەکری چەنە ئەمانە ئەتوانن خۆیان بیکەن یان پێویستە کاتچن بەلای پزیشکی پسپۆر ئەوان بۆیان بنووسن بۆ ئەوی کە دڵنیا بنەوە لە تەندروستی کەسەکە بەڵێ لە ڕاستیە پشکنینەکان بەشێکی زۆری پێویست ناکان نەخۆش خۆی لە خۆیەوە بیکە ئێمە زۆر جارەگەر نەخۆشەکە بۆ نمونە نەخۆشی شەکرێ هەبێت لەوە ئەچێ مەسەڵەن خۆمان پێی بڵێن جیازێکی شەکر بکرد لە ماڵەوە لە هەفتەکە چەند ڕۆژێ مەسەڵەن فەحسی شەکرەکە بکە و بۆی بزانین ئایا پێویست دەرمانەکان چۆن پێویست دەکا و ینی پارێزکردنەکە و باشە شەکرەکە و باشە وەکو شتێکی ڕۆتین بەڵام زۆر کەس لە خۆی خۆیەکە بە مختبەرێک کاڵێت چی فەحستانەیە بۆم بکە یا فەحسێکی عامم بۆ بکە زۆر جار کە کێشە لەوە شا دروست دەبێت کە یەن بە لای دکتۆرەکە تەمەن ئەوە نەپەلەیانە چونکە فەحسەکەی پێ بە حسابی خۆی زوویە بۆی زوو بڕاتەوە کە سیرێکی ئەوەی ضرورە نەکراوە مەسەڵەن کەیسەکە هاتووە بە ئازارێکی سنگ دوور بێتوە ترسی ئەوە تەیە کە ئەم کەسە مەسەڵەن کێشەیەکی زەخەدیان نەخۆشیێکی دڵی بۆ دروست بوو بێ لەو کاتەیە سیرەکەی ئەو فەحسانی تیانەیە کە ئەو حاڵەتی ئازاری سنگە دیاری بکە کابراکەش بە حسابی خۆی هەموو فەحسەکانی خۆی پێ و پەلێتی لەوەیە کە فەحسێکی تری بۆ ئەنووسی لەواشێ نەخۆشەکە پێی ناخۆش ببەکردنەکەی یان با بڵێن ئەو دوای بخە لەو کاتێک کە خۆی دایناوە
لەبەرەوە باشتر وایە هەندێ فەحسی ڕۆتین نەبێ فەحسە زۆر ئاسانەکان ئەوش کە پزیشک خۆی بە نەخۆشەکە بڵێ بۆ نەبڵێ تۆ جیازێکی شەکرە بکرێت لە ماڵەوە ئەگەر جۆری دووەمی شەکرە بوو لە هەفتەکەیە 2 ڕۆژ بەلایەنیکەوەوە فەحسێکی شەکرەکە بکە و بابزانی چۆنە ئەگەر شەکرەکەشی جۆری یەکەم و لەسەر ئەم سۆلین و ئەمانە بوو تا ئەگاتە مەرحەلی ئەوەی کە کۆنتڕۆڵیەکە لەواچێ پێ بڵێ زیاتر بیکە ئەوە شتێکی دیاریکراوە بەڵام کەسێ لە خۆیەوە چێڵێ فەحسێکی ئەوەم بۆ بکەن و فڵانم بۆ بکەن و فڵانم بۆ مەکەن لەو کاتەیە هەم فەحسەکە لەوە ئەچێ پێویست نەبێ هەم ئەو کەسانەی تریش کە نەتیجەی فەحسەکەی پێ ئەڵێن لەواچی وا پێ نەڵێ یان زۆر کەس بەوە تووشی کێشەیەگە بێ یان زۆر جار ئەو فەحسە بۆ هەموو نەخۆشیەک نەفسی ڕێژەی نەبێت یعنی ئێستا بۆ نمونە فەحسی چەورەکانەکەیە بۆ لای ئێمە بۆ نموناچی 4 چەوریەکە کە یەڵە وڵات دکتۆریان سوپاس بخوا چەوریەکانم باشە سەرەکی LDL-ەکەی بۆ نمونە نەوەیە بەڵام ئەو نازانێ LDL لە نەخۆشی شەکریان نابێنەوە بێ کە سەری خوێندنەوەی فەحسەکە ئاکا لە مختەبەرەکە نووسراوە تاسڵ ئەوە نەنۆرمەڵە ئەڵێ ئەو خۆی من ئەوە منێ دوای کە تۆ پێی ئەڵێ لێ بێ بە شتێکی تازە یعنی وا ئەزانێت تۆ ئەیترسێنی یان تۆ شتەکەی لێ گەوراکەی لەبەرەوە باشتر وایە ئەو کەسانی کە پێویستیان بە فەحسەیە ڕێنمایی لە پزیشکەکانیانەوە وەربگرن لە خۆشیانەوە فەحز نەکەن ئەو فەحسانەش بکەن کە ضرورە کە زۆر فەحزکردنەوەی نایە لە ساڵێکا بۆ نمونە چەند جارێک ئەگەر کەسەکە کێشەی ئەو ڕسک فاکترانەی نەبێت و فامیلی هیستری یعنی وراسی هەندێک نەخۆشی لە خێزانەکانیان نەبێ زۆر جاریش فەحز پێویستە لەسەر ساغی بکرێ بۆ نمونە ئەو کەسانی کە کێشەی نەخۆشەکانی ڕیخۆڵە و خوا نەخواستە وەرەمەکانی ڕیخۆڵە لە خێزانەکانیانە هەیە ئەگەر لە خێزانەکانیانە 3 کەس ئەو حاڵەتی ببێ و ئەمانیش پێویستە لە تەمەنی 40 ساڵەوە 5 ساڵ جارێ بۆ نمونە فەحسی نازووری کۆڵۆن و ئەمانە بکەن مالعیلم نەخۆشەکە لەواچێ کە تۆ پێی بڵێ چونکە خۆی بە نەخۆش نازانێ لای پۆلیس بێ یان ئەوانی تر کە ئەو ترسیان لەستنێ لەواچێ 10 ساڵ جارێ دوای تەمەنی بۆ نمونە 40 ساڵ 45 ساڵ بیکەن لەبەرەوە زۆر جار پێویستی ژەکان لە کاتی بێکێشەییشان نەخۆشەکان بکرێت چکە بۆ زۆر لە نەخۆشەکان زۆر جانیشانەیان نییە بۆ نمونێمە نەخۆشی گێتە لامان بۆ شەکرە لێ پرسیڵە شەکرە هەر نیمانە کاتێ فەحسی بۆ کە سێرەکەی لەواچێ شەکری هەبێ و شەکرەکەی زۆریش بێت ئەم ئاگاشی لێ نییە بۆ نمونە زەختە ئەڵێ من زەختم نییە بۆ لەبەرەوەی نەسەریێشێ و نە گیانی قورسۆمانەوە ئەزانێ کاتێ زەختی بۆ گرسەرێکی زەختیشی زۆر بەرزە لەبەرەوەی ئەمڕۆ زۆربەی نەخۆشیەکان بۆتەوەی ئەسیمتۆماتیک یعنی بەبێ نیشانە وەکو شەکرە وەکو زەخت زۆر شێوەی دڵ نەخۆشیەکانی دڵ لەبەرەوە باشترە پزیشک دیاری بکە یعنی بۆ نمونە ئەو بە حسابی خۆی بۆ نەخۆشیێکی تریە تۆ شکی تری لەکێ مەسەڵەن ئازاری شان و پشتی هەیە بە حسابی فەقەراتی ملیە کاتێک گەزانی خوا نەخواستەمە بە جەڵتەیەکی دڵتەوا بێ بە زەختێکی بەرزتاوە بێ لەبەرەوە هەر باشتر وایە فەحسەکان و ڕێنمایەکان هەموو لە ڕێگەی پزیشکەوە بێت ڕاستە باسی ئەو ڕێژەیەمان کرد دکتۆر زۆر جار کە فەحسەکانەکەی نووسراوە نۆرمال ڕێنج یان ئەو ڕێژە سروشتەی کە پێویستەکە هەبێ لە نێوان کەسەکانە جیاوازی هەیە بەپێی تەمەنەکان بەپێی نەخۆشیەکان بەڵێ بەتەئکید جیاوازی هەیە بە گوێرەی تەمەنەکانیش و بە گوێرەی شێوەکانی ئێستا بۆ نمونە ئێمە ئەو کەسانی کە شەکرەیانە زۆر جار نابێ بە یەک ڕێدین بە یەک خوێنەوە قەراری شەکرەکە بیرێ کەواتە بۆ نمونە ئەو ڕۆژە چوە فەحسێکی شەکرەیە کردووە لەمە شەکرم 120 کەواتە من کێشەم نییە کاتێ تۆ سێری بۆکەی بۆ نمونە شەکرەی پێشنانی بۆکەی شەکرەی دوای ناخواردنی بۆکری شەکرەی سێمانی کە خوان پێ ئەمە سێمانی تەراکمیەکەی بۆکەی سێرەکەی ئەم کەسە شەکرەکەی زۆر لەوە زیاترە لەوە چ لەو ڕۆژەیە بۆ نمونە شەکرەکەی وابێت کەواتە فەحسەکان بە گوێرەی تەمەنی ژەگۆڕێ بە گوێرەی ڕەگەزەکانی ژەگۆڕێ زۆر فەحسێ بۆ نمونە لە ئافرەتە ڕێژەکەی نەوەیەکە لە پیاوە مەسەلەن نەوەیەکی ترە و هەروەها زۆر فەحسیشەیە لە نەخۆشیەکانیشە ئەگۆڕێ یعنی وەکو لە بیدایەت و ئاماژەم پێ ئێستا بۆ نمونە چەوریەکان لە نەخۆشی شەکرەیە ئێمە دائیمە LDL و ئەمانە کە حسابی بۆکەین باشتر وایە لە ژێر 60ەوە بیان لە 60 زیاتر نەبێ بەڵام بۆ کەسێکی تر کە نەخۆشێکی ترلاوە LDL سەیش بێ نۆرمال بێ ئەو کەسێری فەحسەکان نووسراوە بۆ LDL-ەکەی من نەوەیان سەیە سپاس بخوا من پێویستم بە حەبی چەوری نییە و چەوریشم بەرز نیە ماڵە ئیلم زۆر چەورێکەشی بەرزە و ترسناکیشی تایە لەبەرەوە ڕێژەکەش نابێت زۆر جار بە گوێری ئەو خوێندنەوانە بێ کە لە مختەبەرەکانیان نووسراوە چونکە لە نەخۆشی بۆ نەخۆشێکی تر لە کەسێ بۆ کەسێکی تر لە تەمەنێ بۆ تەمەنێکی تر زۆر جار لە ویراسی خێزانەکانیشە ئەگۆڕێ یعنی بۆ نمونە کەسانێک کە ویراسی شەکریان هەیە دایما ئەوانە بێ زیاتر لە ژێر چاودێرابوون لە کەسێکی تر وەروە ئەو ڕێژەش لەوە نابێت زۆر حسابی بۆ بکرێ یان لەوەچی تۆ زێ بەرز بێتەوە بۆ نەبگاتە مەرحەلەی پریدایەبێتیک پێش وەختەی شەکرە تۆ حساب پێ بۆی نێڵیم حاڵەتەکە ئەقەڵشت بەرەو پێشەوە بڕان ئەگەر ڕۆشتیش تۆ
تۆزێ درەنگتر تووشی شەکرە ببێت زۆر جاریش فەحسەکان بۆ نمونە شەر نییە نەخۆشیەکە بێ بەس ئینزاری نەخۆشیەکەیە بۆ نە پری دایابێتیکمانەیە ئێستا ئێمە ڕێنجەکە تا ڕادەیەک نۆرمەڵە نەگەیشتەوە حەدی پێی بڵی شەکرە بەس لە نەفسی کاتە شەکرەیەکی شاراوەیە لە کەسەکەیە ئەگەر زوو پێی بزانی لەواچی ڕێگری لێ بکە مەسەرەن دوای بخی نەخۆشیەکە بەڵام ئەگەر پێی نەزانی و کەسەکە خۆی بە حاڵەتی نۆرمەڵی خۆی بزانێ بڵێ من سپاس بخوا شەکرم هەر بەردەوام بێ لەسەر شتی خۆی لەواچێ لە ماوەی کەمە بگۆڕێ بە نەخۆشی شەکرە باشە دکتۆر باس لە پشکنینی چاوریەکان بکەین تۆزێک LDL و HDL و کۆلێسترۆل و ترایگلیسراید ئەمە لەناو خەڵکە زۆر باوە خۆی ئەچێ با بڵێن فەحسێکی چاوریەکانم بۆ بکە و بزانێت چاوریەکانی لە چ ئاسەکە خۆی تا ڕادەیەک ئەمە باشیشە بەڵام لای پزیشکەکە بکرێت باشترە چکە جاران هەر نەئەکراوە نیان لە تا ئێستایا بزانین فەحسی چاوریەکان چۆنیە چی دیاریەکە چی دیاری ناکا بۆمان بەڵێ لە ڕاستیە ئەگەر کەسەکە ڕسک فاکتەری نەبوو وەکو لە پێشەوە ئاماژەم پێە فامیلی هستری وراسی نەخۆشییان نەبوو زەختی نەبوو جگەرە خۆر نەبوو مەشروب خۆری زۆر نەبوو چوری ینی پێشتر حاڵەتی شەکرە و ئەمانەی نەبوو باشتر وایە لە دوای تەمەنی 40 ساڵەوە لە ساڵەکەیە بۆ نمونە یەک جار فەحسەکە بکە لەواچێ کیفایەت بێت بەڵام ئەگەر کەسەکە ئەم ڕسک فاکتەرانەی هەبوو باشتر وایە مەسەل کەمتر ینی زیاتر بکرێ فەحسەکە بۆ لە ساڵەکەیە دووجار بکرێ بەڵام شێوەی چێوریەکانیش زۆر جار نەخۆشیەکان کۆمەڵێ نەخۆشی بە یەکەوە دروست بێست بۆ نمونە کۆمۆربیدیتی هەیە یعنی زۆر جار کاڵێن نەخۆشی شەکرە زۆر جار شەکری یەک نەخۆشی نییە لە کاتێکا شەکرەیە بەرزبوونەوەی پاڵەپەستوی خوێنە چێوریەکانە تێکچوونی مەینی خوێنە لە زۆربەی کاتەکانە لەبەرەوە پەیوەندیەکە بۆواکە نەخۆشێکی شەکرەکەیەتە بەردەمی تۆ بە چێوریەکان تۆ نابێ وازی لێبێنی باشتر وایە فاسی شەکرەکەی بکە شەکری پێشنان بیان دوایان بێ شەکری تەراکمیەکەی بێ چێوریەکانی بێ جگە لەوە فەرمانی گورچیلەکانیشی احتیمالە نەخۆشی شەکرەی بێ گورچیلەکانی لە مەرحەلەیەکی عەزیەتا بێ واروە فەحسێکی دڵیش زۆر زەڕورە بۆ کە زۆر جار نەخۆشی شەکرە نەخۆشی ئەو حاڵەتی دڵانەی کە لە شەکرای ڕوای پێمان سایلنت ئیسکیمیا یعنی کەسەکە نەخۆشی دڵیشی هەیە و نیشانەشی لەبەرەوە باشتر وایە هەموو نەخۆشیێکی شەکرە نەوەستێ بە چێوریەکان و شەکرەوە فەرمانی گورچیلەکان فەرمانی جگەری واروها دڵیشی بۆ بکرێ لەبەرەوە کاتەکە بەگوێری تەمەنی کەسەکە فەحسەکان دیاریەکرێت چەند جار بیکا لە ساڵەکەیە واروها بەگوێری ئەو ڕسک فاکتەرانە کە لەسەر کەسەکە هەیە یان نییە و هەروەها ویراسی کەسەکەش بۆ نەخۆشی بۆ نمەیەکە دایک و باوکی شەکری هەبێ ئەم زۆر معڕەسترە لە کەسێکی تر کە شەکرە نەبێ لە خێزانەکانیانە لەبەرەوە باشتر وایە ئەم زیاتر فەحسی شەکر بکاو لە کەسێک کە بۆ نمونە ڕسک فاکتەر و وراسی شەکریان نەبێت بەڵێ باشە تا چەند گرنگە ئەو کەسانەی بۆ نمونە خوانە خواستەکەی بۆ لای تۆ پشکنینەکانی کردووە و دەرچووە نەخۆشی شەکرێتی یاخود نەخۆشیێکی ترێتی تا چەند گرنگە ئێوە تێبگا لەو شتە چونکە نەخۆشەکانی خۆمان بەداخەواڵم زۆر لە حاڵەتێکی با بڵین چۆنەڵی ئینکاریان حەز ناکەن نەخۆشیەکان زۆر پێ قورسە بوون منە بە تایبەتی نەخۆشە درێژخایەنەکان تا چەند گرنگکە زوو بەدەمیەوە بچن بە ئەوی کە زوو چارەسەرەکان وەرگرن و ئیتر لەگەڵ یابژێ بەڵێ چەند زوو نەخۆشیەکە تەشخیص بکرێ چارەسەرەکە زووتر وەرگرێ مزاعفاتی شەکرەکە دوورتر ئەکەوێتەوە و ترسناکی لەسەر نەخۆشیەکە کەمە بێتەوە زۆر کەس نەخۆشیەکە ئەشارێتەوە یعنی من چەنەها نەخۆشیەم بۆ لام پیاوە ناهێڵە لە ماڵ و خێزانەکەی بزانێت کە شەکرێتی زۆر جار ئافرەتەکانی ناهێڵن پیاوەکانیان بزانیە وەکو حاڵەتێکی یعنی زوعفێکی خوان شتەکە پیشانێن ئێمە پیانەڵێن نەخۆشی خەڵاتی خوایەوەکو لە کوردەواری خۆمانەیەڵێ کەس بە ئازایەتی خۆی نیە موی ئێمە بە پیر نەخۆشیەکەەوە بچین نەهێڵین نەخۆشیەکە زیابکە بڕاکە کەسیش بە کەس خۆش نابی ینی کەسێ نەخۆش بڵێ الحەمدە شکر فڵان کەس تووشی نەخۆشی شەکریان دڵیان زەخەدیان جەڵتە بوو لەبەرە زۆر جار شاردنەوەکەی و ئیهمالکردنی نەخۆشیەکە ماکەکانی نەخۆشیەکە زیاتر دروست دەکە باوەڕەکەی زۆر جارەیە کە هاتووە نەخۆشەکەی یەکەم جار بە ماک دەستی پێکرد و بە مزاعفاتی نەخۆشیەکە لەبەرەوە چەنە زوو نەخۆشەکە هەستی بە گۆڕانکاری کرد لە خۆیان ویان پێشوەختە کە ئەو کێشە شتانەی لە بیدایەتە باسم کرد لە عایلەکەیانە هەبوویان خۆی ئەو ڕسکانە لەسەری بوو بین فەحسکا و متابعی خۆی بکات پیشان پزیشکی بات و ڕێنمایی وەربرێ چەند زوو نەخۆشیەکە تەشخیص بکرێت
زووتر چارەسەریش وەرەگرێ و درەنگتریش تووشی مزاعافاتەکانی شەکرا بێت بەڵێنی شاردنەوە شتێکی باش نییە. باشە حاڵەتێکی ترمان هەیە دکتۆر ڕەنگە کە پشکنینەکانی کردو و پزیشکەکەش پێویستە کە تووشی ئەو نەخۆشیە بووی ئیتر هەر جۆرە نەخۆشیەک بێ بەڵام ئەم حەزەکە وەکوتم لە حاڵەتێکی ئینکارە ئەگەڕێ بە دوای ئەو خواردنانەی کە بۆ نمونە ڕەنگە بۆ حاڵەتە باش بێت بۆ نمونە بۆ شەکرا یاخود بۆ بەرزی پستانی خوێن یاخود بۆ خودەکان بۆ هیچ نەخۆشیەک بێت چێ ئەگەڕێ بۆ بەدیلی با بڵێن عیلاجە کیمیایەکان کە حەبوو دەرزی ئەوانەیە گەڕێ بە دوای خواردنە ئەم حاڵەتە تا چەند مەترسیدارە بۆ سەر کەسەکە. بەڵێ لە ڕاستی ئێمە زۆر جار ئەو حاڵەتانە ڕوبەڕوومان ئەبنەوە و زۆر کەسیش تووشی زەرەر بۆ لەوە بۆ منە باسییان کرد فڵان گیا بۆ شەکرە باشە فڵان خواردن بۆ زەخت باشە کەسەکە بەهۆی ئەوەی کە ئەو شتیان پێوتووە دەرمانەکان تەرگەکە یعنی من لەم ڕۆژانەیە نەخۆشەکات بۆ لەم زەختەکەی زۆر بەرز بوو قەتی جوانە بۆ پێشتروتم چیوتی وڵا لە سایتێکا بینمە و توانە شێلم و چەوەنەر و قەرنابیت و ئەمانە بۆ شەکرە بۆ زەخت زۆر باشە حەبەکانم تەرکردو کۆتمەتە سەرۆ خواردنە سەرگەی هات زەختەکەی زۆر بەرز بوو بەدیلی عیلاج تا ئێستا نییە لە خواردنە یعنی خواردنێک ڕێگری لەم نەخۆشیانە بگرێت زۆر کەسەڵێ من فڵان شتی تاڵە خۆم بۆی شەکرەکەم نەمێنێ یان چەوەنەر و شێلمۆمانە خۆم بۆی زەختە بەرز نەبێتەوە بە هیچ شێوەیەک ئەمانە ئەساسی زانستیان نیە بۆ چکە میکانیزمی زەخت خۆی ئەمەە ئاڵۆزە یاری وایە بە چەند حەبێ کۆنتترۆل نابێ یاری وایە چەند گۆڕانکاری لە شوێنەکانی کەی جسماکە چەورێکان بەرزەکاتەوە بۆرێکانی خوێن ڕقەکە کێشەی گورچیلەکان دروست دەکە جاروی ئەمە لە 3-4 ڕێگەوە عیلاجی بەم کەسە تا زەختەکەی کۆنتترۆڵە بێ ئێستا چۆن مەسەڵەن بە خواردنی شێلمیگیان چەوەندەرێکیان قەرنابیتێک وای لێ ئەم زەختەی تر پێویست بە حەبنەکە لە بەرەوە باشتر وایە هەموو نەخۆشیەکان ڕێنمایی بە پزیشک کرد ئێستا سپاس بخوا هەموو بەشەکانی ینی پزیشکەکان لە وڵاتی خۆمانە ینی بەشە دەقیقەکان هەیە دکتۆر هەیە بەس تایبەتە بە جیازی هەزمی دکتۆرەیە تایبەتە بە شەکرە هەیە تایبەتە بە نەخۆشەکانی مێشک و دەمار لە هەموو برانچەکانە لە هەموو فەرعەکانە یعنی فۆقە تەخەسوسی دەدی بە زۆر زمان پێن ئەوانش پێیا بووە پێویست ناکە ئێمە دانیشین گوێ بگرین ئەو خواردنە بۆ شەکرە خراپ و ئەوە بۆ شەکرە باشە و فڵان شتی تاڵ کوڵە نەبی خۆ شەکرەکە نامێنێ و فڵان شت خۆ زەختەکە نامێنانی بەڕاستی ئەوانە تا ئێستا هیچ ئەساسێکی علمیان نییە و هیچ خواردنێکیش بەدیلی و عیلاجانە نییە کە ئێستا بۆ شەکرە و زەخت و دڵ و ئەمانەیە بڵێ خواردنێک پێویست بکە کە ئێمە حەبەکان تەرەکەین و لەسەر ئەو خواردنە بەردەوام بین خۆشیش نییە ئەو شتانە بە نەخۆش بوترێ و خوا نەخواستە نەخۆش ئەمەلێکی بێت بە شێلم و بە چەوەنەر و قەرنابی زەختەکە و کۆنتترۆڵە بێ کەسەکە زەختی معادل بەرزە ئەنواع وەشکە خطورە لەسەر گیانێتی چی حەبەکان ترەکە جارە بچێ شێلمم بۆ خۆیان ئەو شتانێتی یا مەسەلەن گەڵای فڵانش بوەرێنەوە بیکوڵەنە شەکرەکە نامێنە سەرەکەی عیلاجیان سۆرین و حەبەکان تەرگەکە لەبرۆ بەڕاستیەوەنە هیچ ئەساسێکی علمی نییە و هیچ شتێ تا ئێستا بەدیلی دەرمانەکان نییە کە بۆ زەخت بۆ شەکرە بۆ دڵ بۆ ڕوونبوونەوەی خوێنەکان وەکو شتێکی تر بەکاربێ لەبەرەوە پێویستە ئاشتێکی کەش بەکارە هەر پرس بە پزیشکەکەی خۆی بتۆ ڕێنمایی لێ وەربگرێ ڕاستە خواردنەکان خۆیان کەم تا زۆر ڕەنگە سوودی خۆیان هەبێ بەڵام جێگرەوەی دەرمان جێگرەوەی دەرمانی نا ئێمە ئەزین هەموو سەوزەواتەکان هەموو میوەهاتەکان قەرنابیتە شێلمە چی ئەمانە ڕێشاڵ و ئەلیافێکی زۆریان تەیە سوودیان هەیە بۆ زۆر شت بەڵام جێگرەوەی دەرمانی یانی من کەسێ وای لێ بکەم دەرمانی شەکرە نەخوا لە بەری فڵان خواردن خۆیەتی شەکرەکەی ئەپەڕێ یا حەبی زەخت نەخوا دانیشێ قەرنابیت و شێلم و چەوەنەر خوایتر ئینە بێ نەخێر ئێمە وتمان سەوزەواتەکان ئەو شتانی ئەلیافی تایە هەمیان بە سوودن بۆ زۆربەی نەخۆشیەکان بۆ کێشداوەزین بۆ کەمکردنەوەی چەوریەکان بەڵام بەدیل نین بۆ عیلاجی ئەو نەخۆشیەکەی تر جارێکە ئێمە پێویستمان بە حەب نەبێ و خوبینە ئەو شتانە باشە دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم زانیاریە بەسوودان